ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم ئەم شەو لە هەڵەبجەی شەیدەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵتانەبی 35 ساڵ تێپەڕە بێ بەسەر کارەساتی چیمیا بارانکردنی هەڵەبجەدا. ئێستا هەڵەبجە لە دوای ئەو هەموو ساڵە لە چاوەڕوانی ئاوەدانی و هەروەها گەیشتنی خزمەتی زیاتر و خزمەتکردنی خەڵکە لێقەوما و هەروەها ئەو کەسانی کە لە دوای کارەساتەکە لە هەڵەبجەدا ماونەتە و ژیان دەگوزارێنن. لە دوای 35 ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان چۆن توانیوێتی خزمەتی شاری هەڵەبجە و هەڵەبجەیەکان بکات و ئاوەدانی بگەێنێتە هەموو بستێکی ئەم شارە. لە دوای بڕیارەکەی حکوومەتی عێراق بە ناساندنی هەڵەبجە وەکو نۆزدەیەمین پارێزگای عێراق، کاردانەوەکان و ڕەهەندە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی ئەم بڕیاری حکوومەتی عێراقی بۆ خزمەتکردنی هەڵەبجە لە دوای 35 ساڵ بە چیەگا؟ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئێستا لە چاوەڕوانی بڕیارداندایە لە بە پارێزگابوونی هەڵەبجە وەکو نۆزدەیەمین پارێزگا لە عێراقدا ڕۆڵیان چیە بێت؟ لە دوای ئەو هەنگاوانە ئێمە دەبێ چۆن تەماشای هەڵەبجە بکەین. ئاخۆ هەڵەبجە وەرچەرخانێکی گرنگ بەخۆیەوە دەبینێت لە هەموو بوارەکاندا یاخود جارێ بێت چاوەڕوامین. ئەم شەو لە یادی 35 ساڵی چیمیابارانکردنی هەڵەبجە لە مۆنومێنتی هەڵەبجەوە میوانداری کۆمەڵێک ئازیز، کۆمەڵێک کەسایەتی دیاری ئەم شارە دەکەین بۆ ئەوەی زیاتر قسە بکەین لەباری پێشکەوتن و ئاوەدانی و خزمەتەکان بە هەڵەبجە. میوانەکانم بە ئێوە ناسێنم. خاتو چرۆ شەریف ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەخێربێ خاتو چرۆ خۆشحاڵین. هەروەها کاگەڕاز عابد کە سوکاری شەیدار و نوێنەری تاقانەکانی چیمیاباران بەخێربی کاگەڕاز جەنابیشت. کاگرزگار حەمەنووری ئەندامی ئەنجومەنی پارێزگا کاگرزگار جەنابیشتان بەخێر بێن. هەروەها بڕیارە کاک سەرخێڵ غەفاریش چالاکوان هەم بەڕێوەبەری مۆنۆمنتەکەشمان لەگەڵ بێ، بەڵام تاوەکۆم ساتە نەگەیشتۆتە ئێرە کە هات ئەویش میوانداریەکەین و گفتوگۆش لەگەڵ ئەویش دەکەین. سەرەتا ئەگەر لە خاتو چرۆ دەست پێ بکەم. خاتو چرۆ یعنی ئەمەوێت سەرەتا پەیامت بۆ یادی 35 ساڵەی کارەساتی چیمیابارانی هەڵەبجە بنێری و دواتر دێمە سەر کۆمەڵێک تەوەری گرنگ کە جەنابەت هەم ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی هەم خەڵکی ئەم دەڤەرەشی فەرموو. لە ساڵیادی 35مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەیە سەری ڕێز و نەوازش دانەوێنم بۆ گشەی دانی شارەکەم و تیوای چاکبوونەوەی بەپەلا بۆ ئەو بریندارانەی کە تا ئێستا بەڕاستی بە ئێش و ئازارەوە ئەناڵێنن کە ژمارەیەکی زۆر برینداری چەکی کیمیاییمان هەیە کە تاوەکو ئێستا لەژێر چاوەرگرتنی چارەسەری پزیشکیان بەداخەوە کە زۆربەی زۆریان بەبێ ئەوەی بتوانن چارەسەریان بکرێت، چونکە چارەسەریان لە ناو هەرێمی کوردستانە نەبووە، چارەسەریان لە دەرەوەی هەرێ بە و بەڵام بەداخەوە گیانیان سپاردووە و خی گەورەلیان خۆش بێت کە نەمانتوانیوە بە پێویست چارەسەر وەربگرن لە هەرێوەکەمانە بەداخەوە. دەست خۆش بێ دێ بۆ خزمەتان کاگەڕاست ئەتوانین پەیامی خۆت بگەینی لەم بارەوە فەرموو. سپاس بۆ بەڕێزی، سپاس بۆ کورساتی شیرین، سڵام بۆ هاوڕێیانی خۆشەویستم. من یادی 35 ساڵە ئەڵێم 35 ساڵە خەفەت و ناڕەحەتی هەڵەبجەیەکان کردومانە بە مێشک و دەرونی هەموو تاکێکی ئەم نیشتیمانە. من سپاسی و داوای لێبوردن لە هەموو تاکێکی گەلی کوردەکەم. سپاس بۆ هاوسۆزیان، سپاس بۆ هاوخەمیان، سپاس بۆ کەسانەی کە بە وەرەقەیەک بە نووسینێک بە هەنگاوێک بە دەستێک یانەوێ ئەو جینۆسایدەی بەلامبەر گەلی کورد کراوە، چه هەڵەبجە، چه ئەنفال، چ بارزان، چ کوردە فەیلیەکان. بۆیە لێرەوە من داوای لێبوردن لە هەموو تاکێکی کورد، لە هەموو تاکێکی هەڵەبجە و شارە زوورەکەم کە ساڵانێکە لەگەڵ ئێش و ئازارەکانمان بۆیە بە گەورەی خۆمان ببورن، گەورەی خۆیان بمان بورن. تاوانێکە و ئاراستەی گەلی کورد کراوە هەڵەبجەیە و ئەو مێژووی بەسەرا هاتووە. گەورەی بۆ ئەو کەسەی کە دەستی سۆز و هاوکاری وەفا بۆ هەموو تاکێکی لێ قەوماوانی هەڵەبجە ڕاکێشێ. سپاس بۆ ئێوەی خۆشەویست. دەست خۆش کاگەڕاز. کاگڕزگار جەنابەت پەیامت چییە لە یادی 35 ساڵی چیمیابارانی هەڵەبجە وەکو هەڵەبجەی یەک وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگا؟ سەرەتا سوپاس بۆ ئەم بەرنامە، سوپاس بۆ ستافی کورساتی ئازیز. من ئەمێ پەیامی خۆم وا بنێرم بەڕاستی سەرەتا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کیمیابارانی شارەکەم هەڵەبجەدا دەنوێنم. وەرە جیاتی ئەوی بڵێم سڵاو ڕێز بۆ کە سوکاریان، ئەڵم سڵاو ڕێز بۆ سەرجەم
خەڵکی هەڵەبجە لەبەرەوەی ئەوەشی کە خانەوادەی شەهیدەکان نەبێ یاخود خانەوادەی بریندارەکان نەبێ 35 ساڵی ڕەبقە لەگەڵ ئێش و ئازارەکانی ناژێ جگە لەو هاوسۆزی و ئەوەی کە هەڵەبجەوەکو یەک خێزان وایە کە تا ئیسە ژەڵن بۆچی هەڵەبجە ئوتێلێکی تیانە ئەوە نمونەیەکی جوانە بۆەوە بۆیە لێرەوە پەیامم ئەوەیە کە هیوادارم لە 1135 خولەکە هەڵەبجە تۆمارکرا ئەمڕۆ لۆگۆیەکی لەو شێوەش دروستکرا بوو ئەوە یادی 35 ساڵەیە تەمەناکەم لە 36 ساڵە لە یادی 36 ساڵە ئێش و ئازارەکانی هەڵەبجە بەشێکی زۆری بڕەوێتەوە و چ حکوومەتی هەرێم چ حکوومەتی ناوەندیش کە بەڕسمی تازە بوو بەوەی کە بەرپرس بێ لە ئێش و ئازار و لە خەمەکانی هەڵەبجە لە ئاوەدانی هەڵەبجە بە هەردوو حکوومەتەکەەوە بتوانن هەڵەبجە بکەن بەوەی کە لە یادی ساڵی داهاتوو ساڵەکانی کە باز لە بژماردننی دەستکەوتەکان بکەین دەستەکانی خۆش بکارگەزگە خات و چۆ ینی زۆر باز لە هەڵەبجە کرێ بە تایبەتی ئەو مەرگە سات و کارەساتە گەورەی کە بەسەری داهات بەڵام ینی تا ئەبینین لە دوای 35 ساڵ ینی خەڵکی هەڵەبجەوە هەڵەبجەیەکان گلەیان هەیە هەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە حکوومەتی بەغدا هەم لەو ناوەندانی کە بەرپرس بوون لەو کارەساتی کە لەو کاتەدا بەسەر هەم گەلی کورد هەم سەر هەڵبجەیەکان داهات بۆچی تاوەکو ێستا نەتوانراوە خزمەتێکی باش لە ئاستی ئەو ئێش و ئەو کۆژانەی کە بەر هەڵبجەیەکان کەوتووە بکرێ بۆ نەکراوە ئەمە بەڕاستی چی ڕێگر بووە بەداخۆ دوای 35 ساڵ لەو کارەساتی کە بەسەر شاری هەڵبجەیە هاتووە ئێستش ئەسەواری کیمیایەکە لە زۆربەی زۆری کۆڵان و کوچە کۆڵانەکانی شاری هەڵبجەیە بەدی ئەکرێت بەداخەوە کە ئەمە ئەتوانم بڵێم کەم تەرخەمی حکوومەتی هەرێمە و کەم تەرخەمی حکوومەتی عێراقیە بەڕاستی من حکوومەتی عێراقی زیاتر بە کەم تەرخەم ئەزانم بەرامبەر بە شاری هەڵبجە نامی بڵێم شاری هەڵبجە زیاتر بڵین پارێزگای هەڵبجە کە ئومێدەوارین کە لە داهاتوویەکی نزیکە هەمومان ئەو پارێزگای بە پارێزگایەکی زۆر پێشکەوت و بناسیێنرێت حکوومەتی عێراقی هۆکار بووە بۆ ئەوەی کە ئەم شارە وای لێبێت بەڕاستی لەبەر ئەوە هیچ ناقەرەبوویەکی مادی و معنەوی ئەم شارەی نەکردوێتەوە کە نەیگرتوۆتەوە ئێستا خۆشحاڵانە و خۆشبەختانە ینی بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن حکوومەتی عێراقیەوە ئیمزاکراوە لە یادی 35 ساڵیان نێراوە بۆ ئەنجومەنی نوێنەران جەنابەت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە ئەم بڕیاری حکوومەتی عێراق لە دوای 35 ساڵ حکوومەتی عێراق ئەتوانێ هەموو لایەنە سیاسی و یاسایی و تەنانەت قەرەبووکردنەوە و لۆجستیەکانیش بگرێتە سەرشانی خۆی لە دوای بڕیارەکەیان چۆنە بێ ڕەهەندەکانی چێ بە دوایان بڕیارە بەڕاست ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکا کە ئەوەیە تا ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوکاری هەموو فراکسیۆنە کوردیەکان ئیشەڵا لە ژێر چەترێکا کە بتوانین هەموو لایەنە کوردیەکان کە بتوانین لۆبیە دروست بکەین تاوەکو بۆ پارێزگابوونی هەڵەبجە هیچ کێشە و گرفتێک دروست نەبێ و دواتر لەگەڵ لایەنە عەرەبەکاندا بنیشین کۆبوونەوە بکرێت بۆ ئەوەی بە پارێزگابوونی هەڵەبجە بەبێ کێشە تێپەڕێت ئەو لۆبیەتان نەکردووە جارێ ئەگەر نەتان کردووە ڕێکەوتنی پێکێنانی کابینەی محەممەد شیع سۆدانی لەسەر ئەساسی هاوپەیمانەتی دارەدانی دەوڵەتە کە یەکێتی و لایەنە سیاسی کوردستانیەکان و لایەنە شیع و سونەکانی تیا ئەمە تا چەند کاریگەرە بۆی کە بڕیارەکە بە تەواوەتی لە ڕووی یاسایی و دەستوری و لە ئەنجومەنی نوێنەران دەنگی پێویست بەدەستبێنە بەڕاستی من وتم ئومێدەوارم کە باوەڕ ناکەم هیچ لایەنێکە بێ بە تایبەتی لایەن عەرەبیەکانیش جگە لە کوردیەکان بە لایەن عەرەبیەکانیشەوە کە هیچ کەسێکە بێ ئەو لایەنان هیچ لایەنێکە بێت پێداگیر بێت لەوەی کە هەڵەبجە نەکرێتە پارێزگا چونکە هەموو عێراقیەک باوەڕ ناکەم عێراقیەکە بێت نەزانێت کە هەڵەبجە چ کارەساتێکی بەسەرا هاتووە یعنی چەند زوڵم لە شاری هەڵەبجە کراوە لە پارێزگای هەڵەبجە کراوە لەبەرەوە زۆر گەشتبینم بۆی کە هەموو لایەنەکان پێکەوە بتوانین ئەو پرۆژەیە تێپەڕێنین لە ئەندێکی نزیکا ئیشە زۆر باشە دواتر دێمە سەر ئەوەی کە بزین ئاخۆ حکوومەتی عێراق لە دوای پارێزگابوونی هەڵەبجە ئەرکی چیەکێتە سەرشان دواتر وەڵام بەرەوە چۆنێک کاگاراز ینی ژمارێکی زۆر لە کەسوکاری شەهید لە دوای کارەساتەکە لە هەڵەبجە ینی ماونەتەوە و ژمارەیەکی زۆر لە تاقانەکانی شیمیاباران ماونەتەوە کە جەنابەت خۆدیشیشی لەوانە دوای 35 ساڵ هەڵەبجە چۆنە بینی ئاوەدانە یاخود نەخێر هیچی بۆ نەکرا و پێویستە لە ئاستی ئەو بەرپرسیارەتی و ئەو تاوانەیە بن کە بەرامبەر بە هەڵەبجە کراوە بە تایبەتی حکوومەتی عێراق چکە زۆرمە بەسمە بۆمە تاوان تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەدەستێکی زۆر بەهێز لی دراوە بۆ هەڵسانە و زیینوکردنەوەی پێویستی بەدەستێکی زۆر بەهێز هەیە هەڵەبجە
ئەگەر هەر چمکێکی بگریت بە دەیان کێشە و گیر و گرفت لە تاکی خێزانەکانە هەوە لە کۆی گشتی خێزانەکە هەڵەبجەشا هەیە. ئەنی بۆ نمونە تاوانی کیمیاباران کاتێکە کیمیابارانی هەڵەبجە کرا خەڵکێکە بووە بە تەنیا خۆی دەرچوو، خەڵکێکە بۆ خێزانەکە بە کاملی شید بووە، خەڵکێکەیە بە 2 مناڵ و 3 مناڵی ون بووە، خەڵکێکەیە دەیان برینار لە ناو خێزانەکەیە هەیە. ینی ئەگەر سەرنج بێت لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە دەرەنجامی ئەو تاوانە بە سەدان خێزان هەیە قوربانی نییە، بەڵام بنیەی تحتی ژیانی هاتوۆتەوە سەر سفر. زۆریشی پەرتەوازە بۆ بەڕاستی پەرتەوازەی دوو ئەو هەڵەبجە ئێستا هەموو ئێمە هەمێکی ئێمە ناڕەحەتێکی ئێمە ئەوەیە کە هەڵەبجە بگەڕێنەوە ساڵی 1970 بۆ لەبەرەوەی نیوەمان لە قەزای شارە زور و هەڵەبجەی تازە، نیوەمان لە هەولێرە، نیوەمان لە سلیمانی، نیوەمان تایسەش لە ناو خاکی ئێرانە ماولەتەوە. ئەبێ ئێمە کارێ بکەین ئەو پێکەوە ژیانی و خۆشی و جوانی هەڵەبجە کاتێککە پێناسیەکی هەڵەبجەکەی خفت بۆ هەڵەبجە خۆی سێری جوانی هەڵەبجەکەیت. هەڵەبجەی ڕابردووە گە سەرنجە لە هەڵەبجەی ڕابردووە بیت ئەوەی کە تەمەنی پێش 1970 بوو بێت چاوی بە ژیانی هەڵەبجەکان کردبێت بۆ جارێک سەردانی هەڵەبجەی کردبێت باوەڕ ناکەم هیچ شوێنێکی لەلا خۆشەویستتر بوو بێت بەقەت هەڵەبجە میوان هەبوو بە سەردان هاتووە تا هەڵەبجە نەگەڕاوەتەوە. ئەوەی کە بەسەر خەڵکی هەڵەبجە هاتووە دەرەنجامی ئەو کیمیایی بەسەر خەڵکی هەڵەبجە بڵێ ئەو حەزوو خۆشەویستی و هۆگریە نەماوە بۆ شاری هەڵەبجە. کیمیاویەکە تاسیری کردە لەسەر جیابوونەوەی خێزانەکان. ئەمە یەکی لەو مەسەلانەیە و بەشێکیش دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە دوای ساڵی با بڵێن 92 تا 2023 کاتێکی تایبەتیە، بەڵام لە دوای 2023ەوە کە هەڵەبجە یەکێ بوو لەو هۆکارانەی کە لە حکوومەتی عێراقی پێڕوخێنرا بۆ زانیاری جەنابێت لە مانگی 4 2002 دوو ئەندامی کۆنگرێز هاتنە ناو پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی خوا لێ خۆش بوو جەنابی مام جەلال و کاک مەسعود و لە هەڵەبجە داوایان کرد تیمێک بڕوات بۆ ئەوەی لە جیاتی هەمووی عێراق بڕیار لەسەر ڕوخانی سەدام حوسێن بات کە ئەو کاتە ئەو شەرەفە بە من درا لە جیاتی هەموو هەڵەبجە و لە جیاتی هەموو کوردستان و لە جیاتی هەمووی عێراقیشە لەگەڵ جەنابی ئەو کاتە جۆ بایدن و جۆ مەکێن لێبوون کە دوو ئەندامی کۆنگرەسی دیموکراتی کۆماریەکان بوون واژەمان لەسەر ڕوخانی سەدام حوسێن کرد. حکوومەتی سەدام حوسێن کۆتایی پێهات. ئەوەی کە ئیسەر لە دوای سەدام حوسێن کە هاتووە میراتگری حکوومەتی پێشووە کەواتە هەموو دەسەڵاتێک و هەموو توانایەکی لەژێر دەسایە لەسەر خوێنی هەڵەبجەیەکان ئەو حکوومەتە دروست بووە. ئەوەی کە لە هەرێمی کوردستانی شاهەیە جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسایە کە ژمارە 15 ساڵی 2015 ژمارە 15 ساڵی 2013 کە دەرچووە نامەیەکیان ئاراستی حکوومەتی عێراقی کردووە بە کتابی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان دوایی چۆتە سەرۆکایەتی هەرێم و کتاب ئاراستی حکوومەتی عێراقی کراوە. ئەڵێ ئێمە داهاتی سەرزەوی و ژەرزەوی هەموو هەرێمی کوردستان ئەفرۆشین بۆ بەخێوکردنی میلەتەکەمان و قەرەبووکردنەوەی زیانەمادی و گیانەکانی زیان لێکەوتوان لە ناو قەوسێکە جینۆسایدی گەلی کورد لە ماوەی 5 ساڵە ئەگەر وەڵاممان نێنەوە جواب خاڵەکانمان بۆ جێبەجێنەکەن بە مافی خۆمان نەزانین ئێوە خۆمان قەرەبووی زیان لێکەوتوەکان بکەینەوە. حکوومەتی هەرێم واڵێ حکوومەتیێرە بەڵام ئایا لە دوایەوە 5 ساڵەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پێناسەی کە ناردوێتی بڕیارەکانی خۆی جێبەجێ کردووە؟ ئەمە یەک. دوو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئەگەر گلەی لێ بکەین ئەگەر ڕخنەی لێ بگرین کەس نییە بەقەت هەڵەبجەیەکان قورمانی دابێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چ لە پێشمەرگەی شەیدا چ لە پێبوونی پێشمەرگا چ لە کەمەندامی سەنگەرا چ لە دوا بەدوای ئەویش کیمیاباران وش تاوانەکانی تریگەلی کورد ئەمانە هەمووی قوربانین کە دراوە و لەمە ئاخیرەشەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە شەڕی داعشە ئەگە سەرنج بێ حەوزەی شارەزای زۆرترین شەهیدی هەیە لە قوربانیانی پێشمەرگە و لە پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکرات و سۆسیالیست و حیزبەکانی ترە. کەواتە هەڵەبجە هەموو خاصیەتێکی پێکەوە ژیانی هەم قوربانیدان هەم خێزانی تایە. هەڵەبجە شارێکە کە هەر چۆن تێی بڕوانی پێناسەکردنی لە چاکە و لە جوانی و لە پێکەوە ژیانی و لە کەسایەتی باش و لە هەڵکەوتەی جوگرافی و لە جوانی مەنزەڕی جوانیەکەی پێناسەکەی تەواو ناکرێت. کەواتە جەنابەت ڕادوایە کە بەقەت ئەو هەموو قوربانیدانە نەتوانراوە خزمەت. من وەکو پێشەکی پێم وتیوتم بە دەستێکی زۆر بەهێز لێ درراوە پێویستی بە دەستێکی زۆر بەهێز هەیە بۆ ئاوەدانکردنەوە بەڵام ئێمە گلەیەکانمان لە دوولایەنەیە هەم لە حکوومەتی عێراقی هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە هەڵەبجە و شوێنەکانی تر چوەتە نێو ململانەی سیاسەتەوە کە لە کاتێکە ئێمە گلەیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەنی پەیوەندیدارەکانیانە هەیە. هەڵەبجە لە چ پێناسەیەکی جینۆسایدی گەلی حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە ئەنفال لە چمکێکی پێناسەکەی هەیەی تۆ پێناسەکەت لە ناو دادگا هاتووەڵە هەڵەبجە جینۆساید کراوە کە جینۆساید کراوە بەپێی یاسا ئەگەر حکوومەتی عێراقیش دوا بکەوێت لە دواکەوتنەکەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە
بیبەخشێت لە هەموو باجێک لە زەریبە لە کارەکان لە دابینکردنی پێداویستیەکانی ئەسڵەن ئەبوایە لە دوای 2023 بە تایبەت کە هەڵەبجە وشەی جینۆسایدی پێبەخشرا و بووە شارێکی جینۆسایدکراوی گەلی کورد بەپێی یاسای نێودەوڵەتی هەر شوێنێک جینۆسایدی هەبێ مافی جیابوونەوەی سربەخۆیی هەیە ئێمە وەکو گەلی کورد داوای ئەوەشمان نەکردووە کە مافی سربەخۆیمانە بێ بەڵام بە مافی خۆمان نەزانێ حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو یاسایە ئایا ئەو شتەی کە لە ناو پێناسی جینۆسایدەکە هەیە پێناسەکەی لەلایە ئایا بەرنامەی داناوە کە پێناسی جینۆساید تەطبیق بکا بەسەر بارزان و ئەنفال و کوردە فەیلیەکان و هەڵەبجە ئەمە سەرەتای نەهامەتیەکان و پرسیار و ڕەخنەکانمان لەمەوە دەست خۆش ئەوە بوو بە پرسیارێک کاگەڕاجیان ینی فکرێکی باشە لای من دروستکرد بۆیە لە کاگڕزگار پرسم و کۆندامی ئەنجومەنی پارێزگانی بەڕاستی خۆت لە سەرەتای قسەکانەوە لە سەرەتای پەیامی ینی ماتەمینەکەدا بە بۆنی 35 ساڵەوە ڕاگەیان کە ڕۆکەیتە ئێرە بۆ نمونە سەیرەکەی تەنها یەک هۆتێلی تایە کە پێشوازی لە میوانەکان بکە ئێمە وە گەواهی دەری ئەوە ژمارەی زۆر لە برادرانمان کە لە دوێنێ شەوە لێرە بوون ینی شوێنێکیان دەست نەکەوت بوو تەنانەت لەم شارەتیای بمێنەوە بەڕاستی ئەمە خۆی کارەساتە بۆ هەڵەبجەیە کە لە سەردەمانێکە ینی ناوەندێکی گرنگی بازرگانی و ینی کۆمەڵێک گۆڕانکاری گەوری سیاسی بۆ لە ناوچەکە بەڵام ئێستا ئەوها دوای 35 ساڵ تەماشا بکرێ ئەنجومەنی پارێزگار ڕۆڵی چییە لەوەی کە کاگارازێ لە بۆ نمونە تۆ بڕیارت هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان باشە هیچ نەبێت کە قەرەبووی ناکەیتەوە بۆ نمونە لە کۆمەڵێک مافی دیکە ینی بیبەخشە بۆ ئەمە نەکراوەکو ئەنجومەنی پارێزگار چیتان کردووە سپاس پێشەوەی وەڵامی بە حەزەکەم دوو ئیزافە بۆ قسەی هاوکاران بکەم یەکەم جەنابەت باسی ئەوەت کرد پرسیارەوەت کرد ئایا حکوومەتی عێراقی چۆن بڵێنەوە ئەنما ئایا زمانێکەیە کە ئیتر مادەم بە ڕسمی هەڵەبجێ کردوتە پارێزگار ئەوەی کە دڵمان پێی خۆشە لە مۆلا بیکات من وەڵامم بۆ ئەو پرسیارە بە ڕێی من ئەوەیە بگەڕێنەوە بۆ 2013 عیلاقاتی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەند هەموو زانین بودجەوین چەند زۆر بوو پێش بوون ئەوەی کە هەڵەبجە بە پارێزگا ئەوەنە پرۆژۆش زۆر بوو ینی ئێستا و تەراکومەکەی هەمووی پرۆژەکانی و کاتەیەکە بودجەی خەیاڵی هاو بەناوی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ هەموو هەرسێ پارێزگاکەی و کاتی هەرێم هەڵەبجەش لە زمانی پارێزگای هەڵەبجەش بەشێ بوو لە پارێزگای سێوانی من ئەڵێم ئەگەر حکوومەتی هەرێم چونکە هەمیشە حکوومەتی عێراق لە بەپێی دەستور مامەڵە بکەین ئەو دەستوری کە خۆمان دەنگمان بۆدا و من بیرمە جارێک لە کۆبوونەیەکی حیزبی لە 2023 دوای ڕوخانی ڕژێم فەخامەتی مام جەلال بە ڕەحمەت بە کۆبوونێکی بە کادیرەکانی یەکێتی کرد لەوێ وتی ڕژێمی عێراق ڕووخاوە ئێمە لە خێر و لە شەڕی عێراق بێ بەشدار بین ئێستا کاتی خێرەکەیتە عێراق بەرە و ئیسیقراری ئەمنی و با بڵێن ئابووری ئەمانە ئەڕوا ئێمە مادەم تەسحێمان ناوە هەر مناڵێک کە لە حدودی هەڵەبجەوە کە شەهید وە برینار بووە تۆپێکی شەڕی عێراقیانش تەنها پێ تەقیوەتەوە هەمووی تەسحێ بۆ دەوڵەتی عێراق دوجار لە ناوکەوانەیەەکە بۆیە ئەوەی کە جەنای مامزاوتی من هەمیشە قسەم لێدا ئێستا لە خێرەکە بێ بەشدار بین بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم پەیوەندی سیاسی و دیبلۆماسی لەگەڵ حکوومەتی مرکزی بە باشی بەرێ داهاتەکەی کە ساڵی ئەخیر سوورە وا ڕێکەوتون کە با بڵێن لە چاودێری لەژێر چاودێری بەغابێ لە بانکەکە داهاتەکەی هیچ نەبێ مەرحەلەکەمی ئەعلان بکە ئەگەر ئەم هەنگاوانە بڕاو ئەو قەرارە مانگانە 2 تریلیۆن دۆلار بنێنێ و 12.6 لە بودجە ساڵانتەکە ئەمە بەڕاستی دەستکەوتێکی خەیاڵیە من لەم شارە خولی پێشێمە پرۆژە بۆ دەرچۆ بای 7 میلیارد دینار بووە بەڵێ بەڵام لە سیانزەوە 2013 کە وەزع سیاسەکان تێکچوو شەڕی داعش و وەزعی بەغا و هەرێم تێکچوو بە هەموویە کۆی کەرەوە 1,688 ملیۆن دینار هاتوۆتە سلێمانی ملیۆن نەک میلیارد بودجەی پەرەپێدانی پەزگە وەرە بزانە یعنی لە سەدا چەند پۆینتێکە فەرقەکە ئەمە ئەوە دوو ئەوەی کە کاگاراز وتی من ئەڵێم بەڵێ گەرمیان ئەنفال کراوە تا بادینان کە عملی ئەنفالی هەشتا دوجار بەڵێ پێنجێن سەیسا قەڵاتزێ ئەمانە تەختی زەوی کران زۆر منتیقی کە لە کوردستان کە لە ژێر سیاسەتی بەر سیاسەتی ئەوەی کە سێ کوچکەی تەبعیس و تەهجیر و تەرحیلەکە کران هەمووی مستەخەب بەڵام فەرقەکە هەڵەبجە لێرا چییە نازەکەی هەڵەبجەکان لێراوەیە کاگاراز ئاماژێکی پیا ئەوەیە کە ئێمە هۆکار تەنها چەکێ تەنها بەڕیرە بەدەست ئەمریکیەکان و هاوپەیمانانەوە بۆ ڕوخانی ڕژێمی عێراق لە 2023 چۆن لە 90 مبەڕیان پێبوو کە کۆی داگیرکردووە لیاننا ئەم جاریش کە هینیان ڕوخان ئەوەیە تەنها نقطەی ئەفزەلی ئێمە و کۆڵەبجێ گیان ناڵێن لە گەرمیان زیاترین لەکوێ زیاترین هەرچەند ئازاری ئێمە جیاوازە بەڵێ مادەم ئێمە هۆکارین بۆیە هەردوو حکومەت هەم میراتگرەکەی
ڕژێم کە حکوومەتی عێراقیە هەم حکوومەتی هێرێم حەقە ئەوەی جەنابەت ئێستەوتت بەڵێ ینی زۆر تەبیعیە با مانگانە ڕێژەیەک لە بووجە ڕێژەیەک بە پۆین ڕێژێکی کەم دانێن بەدەر لە موین لە هەڵەبجە بکەن بە نمونە بە سامپڵێ بۆ شوێنەکانی کەش کە کاولکاریان بەسەراتووە بەدەر ینی خەڵک هەست بکە بۆ نمونە چۆن بایعی ئەدرێ بە هاوڵاتی بایعی هەڵەبجەیەک تا زاخۆ فەرقی نییە بەڵام کاتێک ئازاری هەڵەبجەکان کەمەکە کە هەست بکە بڵێن ئەم بودجە یان ئەم لە ساسی ئەم لە ساعت چوارە بۆ ئازارەکانی تۆ زیادم کردووە لە کۆبنەوەکی ئەنجومەنی زێران بەداخەوە بەرگۆمان نەکەوتۆ بودجەی ئێستەی هەڵەبجەش هەر لەسەر ئەنجومەنی پارێزگای بەڵێ عەفوم کە یەمەوە سەر پرسیارەکەی بەڕێزت من بەداخەوە یعنی مەجبورم ئەمە ڕوون کەمەوە دیارە ئەمە لای ئەم حاڵەتە لای زۆر لە هاوڵاتیانی ئازیزی هەڵەبجە ڕوون نییە لێرە و لەوێ ڕەنگە بوتومە بەڵام حەزم نەکردو ئێستا هەستەکەم سترێتسێکی زۆر لەسەر ئێمە هەیە بە تایبەتی ئەو سێ چوار ئەندامە هەڵەبجەیە کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانین بەڵێ ئێمە لە دوای دروستبوونی بوون بە پارێزگابوونی هەڵەبجە دوای بڕیارەکان کە کەوتنە سەرسکە و پارێزگا دەست بەکار بوون و محافظ و هەردوو جێگرەکەی دەست بەکار بوون وەکو هەیە ئیدارەکە لەو کاتا مشتومڕێکی سیاسی گەورە بوو لە بینی حیزبەکان کە ئەنجومەنی پارێزگا بە دامەزراندن بکرێ هەتا لە بیرمە 5 ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران هاتنە ئەم هۆڵە لێرە قسەیان لەگەڵ بەرپرسی ئیداریەکان زیاتر نەکرا کە نەکرا ئومێدەکار هەبوو هەر بە تەمابوون تا ئەم دەقەش خەڵکی هەڵەبجە چاوەڕێ بوو کە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە ڕێژەکەی 25 کورسیە لانی کەمەکەی بە تەعین بۆی تەعین بکرێ کە ئەمە نەکرا بەداخەوە ئەو کاتە محافظە لە جەبۆی ئێمە نەبین بە بیانوویەک بە حکوومەت کە ئەگەر ئێمە کاری هەڵەبجە بکەین ئەوە ئەنجومەنەکە ڕەنگە دروست نەکرێ ئێمەیان جواب کردووە با خەڵک ئەمە بزانێ لە 2015ەوە ئێمە جواب کراین وەکو ئەنجومەنی پارێزگا وەکو ئەندامە هەڵەبجەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە فەرمی بۆمانێ لە هیچ ئیش و پرۆژە کێشەیەکی هەڵەبجە قسە بکەین وەگەر قسەیەکیشمان کردوێ لە ڕێی عیلاقات و ڕەفاقەت و هەڵەبجەی چێتیەکەوە یعنی وەکو ئەندامێکی ئەنجومەن لە پارێزگای سلێمانی بۆتان نییە قسە بڵێ بۆمان نییە ئێستا نمونەت بۆیە مۆ غەدرە من خۆمە زانم غەدر بوو و هەڵە بوو ئەم شتەکرا ئەمە لە یەکەم کابینەی پارێزگای هەڵەبجە ئەمەکرا هەڵە بوو باجەکەشیمانە یەک نمونە لەسەر باجەکەینەوە بۆی درێژەی پێنێم بازیان و خەبات هەردووکیان ناحەیە بوون یاخوا پیرۆزیان بێ من خۆمیەکەم لەو ئەندامانە کە دەنگم بۆ هەردووکیانەوە بە شانازیەوە هەردووکیانمان لە ئەنجومەنی پارێزگا لە بەروی سەر بە سلێمانین و سەر بە ئیداری ڕاپەڕینی ئاژ لەژێر جوگرافیای ئێمان کە ئاروباری ئێمن هەردووکیانمان بە دەنگدان کرد و دواتر وەزارەتی ناوخۆ حکوومەت ئێرە مەرسومی بۆ دەرکرد بوونە قەزا لە ماوەی ساڵێک کەمتر کە ساڵی ڕابردوو لە 22 عجبا خورماڵ کە لە 1934ەوە ناحی گوڵعومەر بووە کە نزیکەی 100 ساڵێکە 90 ساڵ بۆ نەبێ بە قەزا لە کاتێکە ناکرێ محافظەیەک تەنها قەزای مرکزیە بێت مەفروض بە محاڵەتی و مؤهلاتی تایە منطقەی گەشت و گوزاری تایە منطقەی ئەسەری تایە منطقەیەکی جوان و ئاوەدانە یعنی من ئەگەر بمانتوانەیە ئەم سێ چوارە هەڵەبجەی ئەنجومەن پرۆژێکمان تەقدیمە کردو وەکو ئەو دوو شوێنەیەکە کە پیرۆزیان بێ دووبارە بە خۆشحاڵیەوە ئەیلەم ئەمان کردە قەزا و ئەمە هەرێکە لە دەستکەوتەکان ئەمە نمونەیەکی زیندوو بۆیە بەداخەوە ئێمە لێرە جوابیان کردوین مبەڕیرەکەش بۆیە ڕوونیەکەمە بۆی دوایی خۆیان خەڵک گلەی لەوانەکە تەنها ئەوە بوو کە ئەنجومەنی پارێزگای بە دروست بکرێت بە حساب نییانە بۆ ئێمە تەداخل نەکەین ئەم ڕێگریانە هۆکار بوو بۆی کە هەڵەبجە پاشەک شەبکە لە ئاوەدانی و لە خزمەت گوزاری و لە نسبەت ئاوەدانی ئەوەی کە لەژێر چاودێری ئێمایە چاودێری کارگێڕی و دارایی ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا بەپێی یاسای ژمارەسی 2009 گاوڕێ ئەوەیە کە ئێمە تەنها لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان واتە بە فرتەری ئێمە ئەڕوا ئەبێ ئاگامان لێ بێ ئەم بودجە بۆ کام پرۆژانە داێ باشە ئەو بودجەی پەرەپێدانی پارێزگانە ماوە نەبووە ئەفم کەی منیش ئەوە ئاماژەم پێدا پێشوەخت بۆیە ڕێگەمما بەخۆم ئێستا ئەمڕوونکردنەوە بەم 688 ملیۆن درا لەم 2016 بۆ حەڤە بوو لەو کاتا توانیمان هەڵەبجە 150 ملیۆنی بەرەکە و توانیمان 180 بۆ بچڕین یانی تقریبا 30 ملیۆنی ئەمە هەری باسکردنیە بەداخەوە نەکەمە بودجەکە ئەگینا لەو کاتەوە شتێک نهاتوە بەڵام بۆ ئێستا ئەمە ڕوونەکەمەوە لێرە بەدواوە لەوانەیە ئەم وەزعی کە بەغا لەگەڵ هەرێم ڕێکەوتووە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بێتەوە سەرسکە گەورەترین بودجەیە کە ئاوەدانێکی زۆر مەیدانی بە هەموو پارێزگا و قەزا و ناحەکانیشی بدا چکە بە پێی ڕێژەی دانیشتوان ئەدرێ بە پارێزگا و ئەدرێ بە قەزاکە و ئەدرێ بە ناحەکی تا گوندەکەشی یعنی زۆر بودجەیەکی معقولە زۆر جێ ئەگرێەوە قەبەشە قەبارەکەی بۆیە تەمە ناکەم لێرە بەدووە یان داواکارم تکایە لە حکوومەتی هەرێم لێرەوە بە ناوی خەڵکی هەڵەبجە لە بەرەوەی من زۆربەی دەنگەکانم لە سا 85 دەنگەکانم بۆ
هەشتای هەر لە هەڵەبجە و خەڵکی هەڵەبجە بە سوپاس و دەنگیان بە منداوە ئێستا خۆم بە نوێنەر و بە کوڕی هەڵەبجەکانەزانم و لەم شارە گەورە بوو مژیاوم لەگەڵ هەموو مەئەساتەکانی و یەکێکم لەوانەیە کە ماڵم هەر لە هەڵەبجایە ئەم 9 ساڵە هاتوچووی سلێمانیم کردووە بین بە 9 ساڵ مانگێک کەمتر ماڵم نەبردوتە سلێمانی بۆ هەر لەگەڵ ئێش و ئازاری خەڵکی خۆمان بژین چکە لە ڕابردوو ژانی گلەیتان لێکرا زۆربەی بەڵێ ئەو گلەیە هەیە لێرە بەداخەوە ڕۆژ لێرەن و شەوانی بەڵێ بیزەبەدە و گلەیە بۆیە لە داواکەم لە حکومەتێرێم یان ئەوە تا ئەنجومەنی پارێزگا تەفعیل کا لێرە دایم بەزرێنێت تا ئەو ڕۆژی هەڵبژارد نەکرێت بۆ ئەنجومەنی پارێزگا یان حەلێکی بکە کە ئێمە بتوانین لەمەولا قسەمانە بێ بۆی بتوانین ڕۆڵێکی باشتر ببینین بۆ پرۆژەکانی دەستخۆش کاگەزگاڕە کۆمەڵێک بابەتی گرنگە و ڕوژان کە هەمووی پەیوەندی هەیە بە هەڵەبجەیەکان و بە ئاوەدانکردنەوە بە بوژانەوە بە کەرتە جیاوازەکان لەم پارێزگایە خات و چڕۆیانی ئەوەی کاگڕزگار ئاماژەی پێدا بەڕاستی لە داهاتوو ئەتوانین بڵین ئەم ینی کێشە سیاسی کێشە یاسایانی کە هەبووە بە تایبەتی لە ڕووی بە پارێزگا بوونەوە ڕاست حکوومەت هێرێمی کوردستان ئێری کرد بە پارێزگا بەڵام ئەوتای یەک دنیا کێشەی یاسایی هەبوو کە نەتوانراوە خزمەتی ئەم شارە بکرێت ئەمەی بەغداش بە هەمان دەردەچێ یاخود نەخێر ئێوە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ناهێڵن بەم شێوازی بەڕاستی بە دڵنیایی ئێمە ناهێڵین پێش ئەوەی کە سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری ئەوە با کە هەڵەبجە بکا بە پارێزگا من خۆمەک و ئەندامی ئەنجومەنی نوێنەران چوومەتە زۆربەی زۆری وەزارەتەکان بەڕاستی چوومەتە زۆربەی وەزارەتەکان کە داوام کردووە کە ئەو داواکاریانەی کە زۆربەی زۆری دەوائیرەکان هەیەە لێرە کە زۆربەی زۆری خەڵکێتی کە ئێمە نوێنەری ئەم خەڵکەین یعنی ئەوەمان و تۆ زۆربەی زۆری سەردانەکانمانە گوایە کە حکوومەتی هەرێم هۆکار نەبوو بۆ ئەوی کە هەڵەبجەوای لێبێت یعنی من بەڕاستی وەکو خۆم کە وتم وەکو هەڵەبجەی یەک نەک تەنها داوای ئەومان کردبێ بە پارێزگا بوون بۆکوتم پێش بە پارێزگا بوون داوام کردووە کە بودجەیەکی دیاریکراو هەبێت بۆ پارێزگای هەڵەبجە بۆ سەی ساحق بۆ پێنجوێن لەبەرو ئێمە زین ڕاستەکە هەڵەبجە کیمیاباران کراوەکو من وەکو خۆم بۆکو هەڵەبجەیی کە هەر پێش کیمیایەکەش لێرە بووم یعنی یەکێکم لە چۆنەڵەی مناڵی هەڵەبجە بەڵام لە چوارچەوەی ئەوەش داوای بودجەمان کردو بۆ پێنجوێن قەزای پێنجوێن کە سێجار وەڵامیان چی لەو کاتەیە بەڕاستی بۆ زۆربەی زۆری وەزارەتەیە بەڕاستی هەنێ شت وەکو ئەیانوو یعنی ئێمە ناتوانین ڕاستەوخۆ شت بنێرین بۆ ئێوە چونکە هەڵەبجە پارێزگانیە مەفروزە لەسەر حکوومەتی هەرێم کە هاوکاری هەڵەبجە بکە بەڵام لە هەمان کاتا جوابی ئێمە بۆ ئەوان ئەوە بوو کە هۆکاری هەڵەبجە ئێوە بوون يعني حکوومەتی پێشوو وای لێ کردووە کە ئەم حکوومەتی ئێستش بەڕاستی میراثکێتی خاڵشی گرنگە ینی کەواتە ئەم حکوومەتی ئێستای محەممەد شیع سۆدانی کە دانی ناوە بۆی کە هەڵەبجە نۆزدەمین پارێزگای عێراقە و ڕێکارە یاسایەکانی نردۆتە پەرلەمان بووی لێەوە دەنگی لەسەر بدرێت کە ئەمە جێبەجێ بوو ئینشاءڵڵا لە ئەنجومەنی نوێنەران ینی بەئیزنی خوا بشکم ئەمە بکرێت چکە بەڕاستی ئەمە قەرەبوویشی گەورەی مادی و معنەوی و ئیتە هەموو لایەنەکانە بۆ هەڵەبجەیەکان ئەتوانین بڵین حکوومەتی ئێستای عێراق هەموو لایەنە سیاسی و قەرەبووکردنەوە و خزمەتکردن و دابینکردنی بودجە ئەگرێتە سەرشانی خۆی مەفروزە بیکرێتە سەرشانی کە بوو بە پارێزگایەک لە پارێزگاکان وەنیا ئەم هەڵەبجەوە کوتم پارێزگایەکی تازە ئەبێت هەم لەسەر حکوومەتی عێراقی مەفروزەوە لەسەر حکوومەتی هەڵەبجە شمولی بکە وەکوتم چونکە خۆی خۆ ئێمە زۆرمان لێ نەکردو بیکرێتە پارێزگەوەنیە خۆی پێش هەمووی ڕاست ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران وەکو لایەنە سیاسەکان و جەنابی سەرۆک باڤڵ چەند جار هاتوۆتە بەغا یەکێک لە داواکاریەکانی ئەوە بووە کە هەڵەبجە ببێ بە پارێزگا بەڵام کاتی لە کاتێکا کە خۆی ئەڵێت ئەیکەمە پارێزگا مەفروزە وەکو بەسرە تعاملی لەگەڵا بکە گرنگەوە باشە ئەو کات ئێوە ئەتوانن وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران فراکسیۆنە کوردوەکان ینی داوای قەرەبووکردنەوەی خەڵکی هەڵەبجە بکەن داوامان کردووە پێشتریش و بەڵام بۆ ئێستا کە ئەبێتە کاتێ ئێوە دەنگتان ئەم جار ئەڵین پارێزگایە پێشووتریان و تەنها لە لای حکوومەتی هەرێم پارێزگای لای ئێمە پارێزگان نیە بەڵام ئەم جاریان کە بە فەرمی ئەبێتە پارێزگا پێداگیریەکەین لەسەر هەموو ئەم وافانەی کە هەر پارێزگایەکی دیکەی عێراقەتی ئەو کاتە توانین بڵین هەڵەبجە وەرچەرخانێکی گەورە بەخۆیەوە بینێ لە هەموو ڕۆکانەوە بەدڵنیایی هەموو وەرچەرخانەکە بینێ داوا لە وەبەرهێنە گەورەکانەکەین ئێستا بەڕاستی هیچ سەرمایه‌دارێک لە خۆی ڕانابینێ بێت لێرە پرۆژەیەک بکات چونکە شوێنەکەی هیچ بازاری تیانە ینی هەڵەبجە لە شوێنێکی چەپایە یعنی زۆربەی زۆری ئەوانەی کە تیاتی فەرمانبەرە یعنی کەسابەتێکی تیانە نا تێرمێناڵی تایە وەک بازارێکی گەورەی تایە وەکوتم سەرمایه‌دارەکان نێن پرۆژەیەکی گەورە لێرە بکەن یعنی نان پارەیەکی زەخم لێرە چۆنەڵی سرف بکەن و لە دواترە ئەو شوێنە بازاری نەبێت لەبەرەوە کوتم کەوتۆتە شوێنێکی چەپ بەڵام لە داهاتووە کە بۆ پارێزگا ئەو مەرزانە کرانەوە سەرمایه‌دارەکان لێرە وەبەرهێنان ئەکرێت
بە دڵنیایی بۆ چارخانێکی گەورە لە منطقەیە بێ ئیشەڵڵا. بۆ هیواین لە ساڵی هەر 23 و 24 ژانی مای خۆشگوزارانی بێ بۆ هەڵەبجەیەکان بە تایبەتی کاگەڕاز ینی بەدەر لەوەی کە بۆ نمونە هەڵەبجە دانی تا ڕادێشی کەم دەسی ئاوەدانی و بنیادنانەوەی پێگەیشتووە ئەین ژمارێکی زۆر خاوەن شەهید و کەسانی دوای کە سوکارەکانیانەوەنی کە شەهید بوون ماونەتەوە و تاقانەیەکی زۆر ماوەتەوە ژمارێکی زۆریش ماوەتەوە کە تاوەکو ئێستا بەڕاستیانی کەیسەکانیان یەکلا نەبووتەوە لە ئێش و ئازار و لە ژیانێکی مەینەتی ئاژین سەرڕایەوەی کە شارەکان کاریتیانە ئاوەدانیتیانە خۆشگوزارانیتیانە ئەمانیش بارگرانیشی دیکەیان هەیە لە کۆمەڵێک لایەنی دیکەی دەرونیەوە چی کراوە کێ بەرپرسە لەوەی کە بەڕاستی ژیانی ئەوانش باشکە یاخود کەیسی ئەوانەیە یەکلا بکاتەوە یاخود ژیانی کە سوکاری شەهیدان و تاقانەی وەکو ئێوە بەرەو ئاستێکی باشتر بەرێ بۆ هیچ نەبێ ئەو خەموژانەتان لەبیر بەرێتەوە. واللهی ڕێگەم بە ئێزافەیە بخەمە سەر قسەکانی دادەچرۆم من بەسەراحەت زۆر ترسم لە ململانەی سیاسیەکان هەیە لە دۆسیەی بە پارێزگابوونی هەڵەبجە چکە و کاتە ژەراوە سەر هەماش بەڕاستی زۆر ترسم لەوە هەیە هەڵەبجە جارێکتر وەک چۆن ئێستا لە ململانەی سیاسیە بووەتە قوربانی کە هەر ئەمە وای کردووە کە خزمەتی پێ ناکرێت یعنی هەموو قەزیەکان لە ناو سیاسەتا بەدیەکەین لە کاتێکا تۆ وەکو پێشوو باسم کرد زۆر جار وتومەتەوە ئێرە وشەیەکی جینۆسایت کراوە مڕۆ یاتیادیە بڵێ یاتیادی دانیش بەردەوامی نەمە لەگەڵتانە زۆر کۆتایی پێ حاڵتان ئێمە ڕاهاتوین لەگەڵیا داوای لێبردن لە هاوڵاتیان ئەمە داوای لێبردنەکەین ترسیقینە زۆر ئاسایی ئێستا ببوورە کاگەڕاست پێدەڵمەوە بوومە لەرزەیەک بوو لە پارێزگای هەڵەبجەوە ئمە ڕاستەوخۆین لە زۆر مۆنومنتی شەیدانی هەڵەبجەوە وەڵام بە دڵنیاییەوە لەوە چێ گوڕەکەی زۆر بێت بە هیواین هەموو لایەک سەلامەت بن بە هیواین کە ترس و دڵە ڕاوچێ لە لای کەس دروست نەبێ بەردەوامی لەگەڵتانە لە مۆنومنتی شەیدانی هەڵەبجەوە کاگەڕازیان فەرموو خوایە قوربانیەکان زیاد نەکات کەس نەبێتە قوربانی هەر باش بەدیەکەم وەک باسم کرد من زۆر لەو ململانەیە ترسم گومانم لە ململانیەکە هەیە ڕابردوو سەلمانیوەتی کە لە دەرەنجامی ئەو ململانەیە چنە هامەتیەک بەسەر هەڵەبجە هاتووە هەر لە ململانیە بریندارەکان زەرمەندن هەر لە ململانیە کە سوکاری شەیدان زەرمەرندن ینی تەسەوەر کە باوەڕەکەی تاقانەکان لە کێشمە کێشمی ململانێ لە سیویەک تاقانەوە ێستا لە ناو وەزارەتی شەیدان دەستکاریەکی کراوە بووە بە نزیکەی 100 تاقانە لە کاتێکە منێکی تاقانە بە پێی یاسا و بە پێی پەرلەمانی جینۆسایدی گەلی کورد پێناسەکەی ئاوایە تاقانەوە کەسەیە کە سەر جەمەندامانی خێزانەکەی لە تاوانی کیمیابارانی هەڵەبجەیە جینۆسایدی گەلی کورد شەهید بوو بێواتە نەدایک نەباوک نەخوشک نەبرا کەسی نەمابێتەوە ئەم کەلیمەیانە هێناویانە گۆڕەویانە کاڵەی لە سەر جەمەندامانی خێزانەکەی خێزانمان هەیە عیلەکە من مەسەلەن من خێزانەکەم هەمووی شەهید بووە بەڵام لە پشتمەوە دایک باوک خوشک برام ماوە ئەمە هاتووەتە هاوتای من بەپێی ئەو یاسایە کە دەستکاریان کردووە خێزانیشمان هەیە سەری ئەو فەقەرەیە کە چەند ناعادالات هەیە خێزانمان هەیە تاقانەیە شمولی تاقانەیی ناکات فەقرێکیان بۆ دۆزیوەتەوە لە بەرەوەی ئەم کچەیە ئەم کوڕە لە پێش کیمیابارانی هەڵەبجە زەواجی کردووە ئێستا شمولی تاقانەیی ناکاری وفات بکە خێزانەکە کۆتایی بەسەریە تاقانە نیەوە ئەمە تاقانە نییە بەپێ ئەمانە گۆڕانکاریە ئەبێ بکرێ بەڵام مەسەلەکەم لەسەر مەسلەی قسەکەی جەنابتە یەک لەو کێشە هەرە زۆر گەورانەی کە هەیە لە مەسلەی مناڵەون بۆکانە لە بریندارەکانە ئەگەر ڕێگەم بی لەسەر مناڵەون بۆکان قسە بکەم بەڕاستی ئەمە ماساتە کاکە تۆ مناڵێکت بۆ بێتەوە دایکێ خوشکێکە بۆ بێتەوە گەورەتری ماساتە دوای مانگە دوای دوو مانگ لە پڕێکە دامان بڕیوە لە ئێران چونکە زۆربەی مناڵەکانمان لە ئێرانە بەبێ لە ڕووی عاتفیەوە هەڵسوکەوتی لەگەڵاکەن باوشمان بۆ گرتووەتەوە هەمومانەی هێنین هەمومان کردو بە مناڵی خۆمان پشکنینێکی بۆ کرێ لە شوێنێکە ئەوەی کە لە تەسەوری منابێ بە مناڵی من دەرەچێت باشە من قوبوڵمە کردومە بە مناڵی من هەڵسوکەوتم لەگەڵاکە دوای دوو مانگ وەختێکە زانیێ بێ بە کێشە وڵا کاکەمە مناڵی من نییە مناڵی هەر ناشزانم ئەمە کیە لە ئێران دامان بڕیوە لێرەش دابڕا سەرگەردانی بۆ کێمێنێتەوە بۆ ئەو کوڕە یا ئەو کچە گەنجەی کە هاتووەتەوە ئیدعایەوە کە هەڵەبجە چەند کەیسێکە بوو بەرەو کارەساتی گەوریان بردنێ من تەمەناکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئاسایش ئەم کەیسانە بە کەیسێکی ئەمنی قەومی وەرگێت هەر مناڵەکەیەتەوە بێ ئاسایش بەڕاستی لێ کۆڵینەوە لەو خێزانە بکات
چه خێرە تۆ 30 ساڵە مناڵێکت بەلاوەیە ئایا ئەگەر داواکاری گشتی بەقەوت بێت نابێ پرسێ 30 ساڵە تۆ مناڵێکت بەلاوەیە کە شوێنە کردووە ئێستا چ خێرە ئەڵێ وڵای بۆ ئەینێریتەوە ئەبێ پێش مش دەسکاڵا لەو خێزانە قەید کرێکە تۆ مناڵێکی هەڵبجەیت شاردوێتەوە لە هەر شوێنێک کابێت دوو کەیەتەوە ئەبێ حساب بۆ کەلتوری ئەو مناڵە بکەی لە چ بیئەیە کا ژیانی بردووە سەر لە ڕووی دینەوە لە ڕووی کەلتورەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ناو خێزانێکی جیاواز ئەیهێنیتەوە بۆ ئێرە زۆر باشەکە گەرەزۆڵای ئەمێ قسەکانی پێ بڕم چکە ئەمێ ئاماژەتان ئاماژە بین بە شتێک کە ئەو مەلەرزەی کە ئێستا ئێمە لە ناو بەرنامەکە لە پارێزگای هەڵەبجە ینی هەستمان پێکرد وە گوڕەکەشی زۆر بەهێز بوو لە پارێزگای سلێمانی و ناوچەکانی دەوروبەریشی بە دڵنیایەوە هەستی پێکراوە بەڵام ئێمە چاوەڕوانین کە ینی بەڕێوەبەرایەتی بوومەلەرزە و هەروەها کەشناسی هەرێم گوڕەکەیمان پێڕابگەێنێ و لە ئێستادا دڵە ڕاوچەیەوە هەروەها ترس لە ناو هاوڵاتیاندا دروست بووە هیوادارین ینی بوومەلەرزە زەرەر و زیانی نەبێت و ئینشاءڵڵا هەموو لایەک پارێزراوە بن ئەوەی کە ئێمە لە بەرنامەکە بینیمان بەڕاستیانی بوومەلەرزەیەکی زۆر بەهێز بوو و دڵنیام ینی خەڵکیش لە پارێزگای هەڵەبجەوە لە سلێمانیش بە هەمان شێوە هەستیان بە گوڕی بەهێزی بوومەلەرزەکە کردو بەڵام ئێمە تاوەکو ئێستا نازانین گوڕەکەی چەند بووە بۆیە بەردەوامی لەگەڵتانە لە مۆنومنتی شەیدانی هەڵەبجەوە کاگەڕاست فەرموو بەردەوام بە هیوای جارێکتر سەلامەتی بۆ هەموو لایەک ئەمە بەشێکی ماساتی مناڵەوەنبووەکانی شاری هەڵەبجەیە باسی ماساتێکی تر مەسەلەی بریندارانی کیمیابارانی هەڵەبجە بەڕاستی نەخۆشی کیمیاباران کاکەبراوەکو و نەخۆشی ئاتیادی تر نییە ئەوەی کە تووشی کیمیاباران بەرهێرشی کیمیابارانەکە کەوتۆ بە دڵنیایەوە سنگی تووشی تەلەفیاتە بێت و چاوی تووشی پێویست بە گۆڕانکاریە کات ئێمە نەخۆشخانەیەکی زۆر جوانمانەیە من ئیفتتاحی نەخۆشخانەکەم کرد بە ئامادەبوونی جێگری ئەنجومەنی وەزیرانی حکوومەت یاریمی کوردستان کاک قوات یعنی تام لە حەزەیە قسە لەگەڵ جەنابتاکەم ئیفتتاحەکەی من کردومە باش هەتا ئێستا دەور و تەسلیم هەتا ئێستا کۆمپانیاکە دەور و تەسلیمی نەکردووە لەگەڵ حکوومەتە بوو لەبەرەوەی کۆمپانیاکە یا کۆمپانیاکە دەستێکی زۆر بەهێزی هەیە لەگەڵەوەشا پێچێ مادیان دامیان نەکردی بە خەسخانەکە سێ چوار دەستی کردووە بەڵام ئەوەی کار ناکەوە نەخۆشخانە ئەو نەخۆشخانەی ئیشەکات بە بەڵام پێویست بەوە کە دامێکی زۆر بە قەوەتی بکرێ ئێستا بەداخەوە ماوەی 5-6 مانگە داوای بودجەیەکەکەن بۆ ناردنە دەرەوەی 64 بریندار دوێنێ بەدەیان کتابی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە دوێنێ لە وەزارەتی دارایی و ئەمریکایان دەرچووە باشە نەخۆشێک نێراوەتە ناو نەخۆشخانەکان ئێران عملیاتێکی بۆ کراوە هزارها دۆلاری تێچووە دکتۆرەکە پێڵێ لەبێت ماوەی مانگی کترا بگەڕیتەوە 6 مانگ و ساڵی بەسەراچێ ئەو چاوە تەلەفە بێت جارێکتر بۆی دروست نابێتەوە دەرمانی کیمیاباران وەکو هیچ نەخۆشێکی تر نییە لیدا ببڕی لەو پزیشکە پسپۆڕانە تیا ئەچێت دوو گەورەترین ماسات بۆ زانیاری بۆ دادە چکە نوێنەری هەڵەبجەیە لەگەڵ نوێنەرەکانی گەلی کورد هەڵەبجە لە ئەنجومەنی نوێنەران بەڕاستی سەرژمێریەکی خەسارەتی تاوانی کیمیابارانی هەڵەبجە نییە سەرژمێریەک نەکراوە کە بزانێت قەرەبووی ماڵی باوکی کاگڕزگار کەس و کاری کاگڕزگار ئەوەی کە هەیە سەرژمێریە کە کاتی خۆی وەزارەتی شەیدان کردوێتی تەنها کەس و کاری شەیدانی کیمیابارانی پۆلیان کردووە ئەوەی کە قەرەبووی بەرکەوتۆ خەڵکی هەڵەبجە با بزانێ لە مەسەلەی قەرەبووکردنەوە ئەگەر ئیش لەسەرم دۆسیە نەکرێت جگە لە کەس و کاری شەیدان کەس قەرەبوو ناکرێت دەست خۆشەڵامە ئەمەژە بووم بەو بوومەلەرزەی کە ڕوویە گوڕەکەی بە پێ و زانیارانی کێسە برادران پێیاندا لە کۆنتترۆلەوە 4.8 پلە بوو بە پێوەری ڕێختەر دیارە بەڕاستی ئەو گوڕە بەرزە بۆیە ینی ئێمە هەموو ئاسمان پێکرد لەسەر سنووری عێراق و ئێران ڕوویداوە و چاقەکەشی لە نزیک پارێزگای هەڵەبجە بووە و گوڕەکەی 4.8 پلە بووە هیوادارین هەموو لایەک ساغ و سەلامەت بن و تاوەکۆم ساتەش هیچ زەرەر و زیانێکی ئەو بوومەلەرزەیە ڕانەگەێنراوە بۆ هیواین هەموو لایەک پارێزراو بێت دەچپەلای کاگڕزگار ینی کە ڕۆکەیتە پارێزگای هەڵەبجە بەڕاستی ینی کە تۆڵی پارێزگا دەبێت بە دیاریکراوی کۆمەڵێک ینی شەقامی گشتی و سەرەکیت هەبێت دەبێت دەواازەیەکی جوانت هەبێت دەبێت کۆمەڵێک ینی باخچە و کۆمەڵێک ئاوەدانی گرنگت هەبێت کە سیمای پارێزگای پێوە دیار بێ دەبێت کۆمەڵێک پرد و بەرزە پرد و ینی کۆمەڵێک جێگات هەبێت کە ئەمە ئیتە بڵێ نمونەی شارێکی مۆدرن و پێشکەوتووە کۆمەڵێک بینای بەرز و ئاوەدانیت هەبێت کە شانازی پێوەکی بڵێ مەیشێکە لە بینا دیارەکانی هەڵەبجە بەڵام دوای 35 ساڵ کە سەر ئەەکەیت بە پارێزگای هەڵەبجە ئەمانە هیچی بەدی ناکەی بەڕاستی چێ بەرپرسە لەمە پێشەوە بەڕێزە پرسیارێکی گرنگی کرد لە چلۆخان وتی لەمە لا حکوومەتی عراقی ئایا ئەچێتە ژێرباری هەموو
خزمەت گوزارێکی هەڵەبجە ئایا هەڵەبجە وەکو بەسری سەیرەکرێ من دڵم بە شتێک خۆشە لێرە هەرە چمەوە سەر قسەکەی پێشوم کاگاوڕێ ئەگەر خەڵکی بەسرە ڕاستەخۆ لە ڕێی محافظەکان و بەستانەوە بە حکوومەتەکەیانەوە بەڵام ئێمە بەسانێت و بە حکوومەت هێرێمەوە اینجا حکوومەت هێرێم لەگەڵ بەغا تەعاملەکە واتە لە بینی پارێزگاکانی هێرێم بۆ منە هەڵەبجەی ئێمە لەگەڵا حکوومەتێکی هەرێمی گەورە و گران هەیە ناساو لەسەر ئاسی ناوچەکە و دنیا وام حکوومەتە لە مامەڵایە لەگەڵ حکوومەتی مامەڵی سیاسیە لەگەڵ حکوومەتی عێراق سیاسەتی ئەخذ و عەطا ببەخشە و بدە وانە لەبەرەوە ئەمە گرنگە یعنی بێ حکوومەت کەواتە لێرە ڕۆڵەکە یاریزانەکەی حکوومەتی هەرێمە کە بتوانێت ئەو شەڕە بکە کە هەڵەبجە و دواتر هەموو شوێنەکانی کە ئەو بکە ئەوەی کە ئێنە سەر هەڵەبجە ئایا وەکو پارێزگا بەڵێ تا ئەم دەقە بەداخۆ مقاوماتی پارێزگا بە مانای کەلیمەتیانە لە ڕووی جادە و ڕێگاوبانەوە زەعیفین لە ڕووی ئەوەی کە فراوانکردنی ناو بازار وانە چەند ساڵ لەنەوە بەربڕیاری بۆ دەرچوو شتێک پارەشی بۆ خراە بانک نەکرا یعنی بڕیاری مەدانیان با بڵین بە شێوەی مەدانی جێبەجێ نەکراوە هەر بۆ نمونە کاگاوڕێت تا ئەم دەقە ئەچمەوە سەر ئەوەی کە ترۆخان وتی تایسەوە بەرهێن و ڕەسمالەکان ناوێرن لە هەڵەبجە و حەقیشیانە خەڵک حەقێکیان پێ بۆ چکە هەڵەبجە هەمیشە نەهامەتی و مەینەتی و کارەساتی بسات تەنات بۆ نمونە هەر لەم چەند ساڵە شەڕی ناخۆ قورسایەکەی لێرە بوو جوندی ئیسلام و دواتر کەنان و بە ئەنساری ئیسلام هەموو شەڕ و هینەکان مەسیحیەکان و کۆتایی هاتنیان لێرە بوو یعنی زۆربەی شەڕەکان وای کردووە هەڵەبجە ئەمە جگە لە کارەساتەکانێکی کە لە مێژووە تۆمار هەر لە 1970 و ئەوانە ئەمە دوای کردووە هێشتا ئیستیقراریەک لە مێشکی و بەرێنەکان دروستنەوە تازە خەریکە ئێسانە پرۆژەکەن بە سوپاسەوە کاگاسۆ هەنێکە جوڵەیەکی با بڵێن وە بەرهێنان لەسەر ئاستی کەسی و ئەو کەسانەیە کە دڵسۆزیان یعنی بۆ نمونە ئێستا مناڵی هەڵەبجە مناڵی هەڵەبجە تەسەور کە ناوی پارێزگایە مەحرومە لەوەی کە مەسعەدێک تا ئێستا مناڵ لەبجە مەسعەدێک نییە کە سەرکەوێت و لەسەرەوە دابەزێ وەکو مناڵی زۆر لە قەزاکانی کە ناڵی پارێزگاکانی کە بۆ لەبەری مۆڵێکی تیان یعنی هەر لە مۆڵەکان بۆن لە شارەکانی کە مۆڵێ مەسعەدی تایە تا ئێستا سیستەمی مەسعەد لە هەموو هەڵەبجانیە کەواتە من بەڵگەی بۆی کە بینای چوارنەوەمان تا ئێستا نییە ئەگەر خەڵکی چشخانوویکی کردبیان بینایەک لە بازار سێنوەمە خۆش دەزانی تا سێنوەم لە سیستەمی مەسعەدا نییە لەبەر ئەمە شتێکی زۆر سەرتاوینە لەبەر ئەوە هەڵەبجە زۆر شتیماوە هەم لە ڕووی بیناوە هەم لە ڕووی مەسەن پرۆژەکانی سەکەنی ئەوانش یەک پرۆژە کراوە لە 2009 کۆمپانیای بەڕێز تا ئێستا پرۆژێکە ناتوە ئەمەش دیسانەگەڕێتەوە بۆ ئەو چۆن بڵێ ترس و حەزەرە بۆی ئەگەر حکوومەت ئەم دەواازانە بکاتەوە من لێرەوە داواکەم لە حکوومەت هێرێم کە ئەمە شموت بۆی هاوڵاتیان هاوشارەکانم بە هەڵەتیان نەگەن کەوتم ئێمە بۆ مانێ لا لەجە قسە بکەین بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئیشوکاری ناو هەڵەبجەوەیە بەڵام لە دەرەوە وەکو ئەنجومەنی پارێزگار قسەمان کە بووە ئەخیر نمونە لەم دوو هەفتەی ڕابردوو وڵا بە ئەخیر نمونۆک و دوپیامی ژێ بەس دەکەمتر لێ خولەکات چکە کەم کاتماوەیەکی یە خولەک بێن بەگادانی پلان و پرۆژەکان من لەوێ جێگرم نووسراکمان کرد بۆ وەزارەتی لە ڕێی سەرۆکاتیان جومەنەوە تەبان بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە جەخ دەکەینەوە داواکەین و ڕەخنەگرە بڵێن تکایە 30 میلیارد دەرچۆ بۆ پردی تۆقوت دراوە بە کۆمپانیا و هەموو شتێکی تەواو بۆ ڕێکارە ئیدارینەکانی تکایە بۆ دەست بەکار نابن یعنی ئێسێک لە نیگەرەکانی خەڵکی هەڵەبجە ئەوەیە بۆ چکەم پرۆژە زۆر گرنگە ئەوەی کە ئەڵێن هەڵەبجە دەم داخراوەیەکی لەوانە ئەم ڕێگای توەقوت قلیچ لەگەڵ بەڵێ توەقوت قلیچ پردی توەقوت ئەکرێتەوە تا هەڵەبجە دەواازەیەکی ئابووری باش بازرگانی باش بەڕووی ناحی مەدان و لێو بۆ خەتی بەغا کە پایتەختی ئەم وڵاتێ ئەکرێتەوە ئەمە زۆر گرنگە بۆیە من لێرە داکەم حکوومەت ئەم پرۆژە زوو دەست پێ بکە بۆی لەم داخراوی دو پێیامیشم ئەوەیە دووبارە سەر ڕێز و نەوازش دانوێنم داواکارم لە حکوومەت هێرێم بە تیمێک لەگەڵ حکوومەتی عێراقی و من دڵنیام حکوومەت هێرێم سیاسەتی لەگەڵ حکوومەتی عراقی ئەگەر تێک نەچێت لە ڕووی سیاسی و لەگەڵ حکوومەتی عراقی هەڵەبجە و هەموو هەرێمی کوردستان بژانەوەیەکی باش و پشتێکی باش لەو خێرەی کە کاتی خۆی جەنابی مام جەلال لە 2023 درکی پێکرد ئێمە لە عێراق وەرەگرین و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان من دڵم زۆر پێی خۆشە کە هەڵەبجە هەموو شارەکانی کوردستان ئاوادان دەسەکانە خۆش کاگڕزگاجان کاگاراز جەنابیش بە کورتی زۆر سپاسەکەم پامی خۆ بگەین حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان کۆبوونەوەی بکەن لە پەرلەمانە و کۆدەنگیەک بکەن لەسەر ئەگەر مەبەستیانە پارێزگای هەڵەبجە لەلایەن لێرە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان کۆدەنگ بێ لە بەغا کۆدەنگن من دڵنیاتەکەم دەسەڵاتیان هەیە هێندە پەیوەندیان هەیە لەگەڵ لایەنە عێراقیەکانە کە داوای هاوکاری لە یەکتری بکەن وەکو برای بەڕێزم وتی ئەخذ و عەطایە یعنی ئەتوانی تۆ تەنسیق بکەین ئەمان ئەتوانن تەنسیق لەگەڵ لایەنەکانە بکەن ئێمە ئیمساڵ من بەش بە حاڵی خۆم بەعکسی هەموو کەسێک قسەم کردووە هیچ داواکاریەکم نییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پێم خۆشە ئەنجومەنی وەزیران پەرلەمانی کوردستان یەک هەفتە بێن لە هەڵەبجە و گەرمیان و بارزان و شوێنە جینۆسایت کراوەکان بێنەوە کۆتایی بە داواکاری خەڵک بێنن
بڕیار لەسەر خزمەت گوزاریەکان بکەن خەڵک ئەتر تەحملی ئەوەی نییە بەو شێوەی ڕابردوو ژیان بەڕێ بکات کە هەر داوا بکە و بۆ جێبەجێ نەکرێت. خات و چرۆ جەنابیشە بە کورتی پێیامگەنی سوپاس. پەیامی من ئەوەیە کە هەموو لایەنە کوردیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمومان بەیەکەوە بتوانین بە هەستێکی نیشتیمانی و نەتەوایەتی بە پارێزگابوونی هەڵەبجە تێپەڕێنین بەبێ کێشە و داوا لە لایەنەکانی بکەین لایەنەکانی کە بکەین هەمومان بەیەکەوە کە بتوانین ئەم پارێزگایە بکەینە پارێزگایەکی تازە و هەموو کورد سوود لەم بە پارێزگابوونە ببینێ نەک تەنها خەڵکی هەڵەبجە و هەڵەبجەکان بەڵکو هەموو کورد سوودی لە ببینێت. سوپاس بۆ خات و چرۆ کاگاراز کاگرزگار کە ئەم شەو لە بەرنامەی پانۆران نمونەمەتی هەڵەبجە لەگەڵمان سوپاس دەکەین. بەڵێ ئەمە جارێککە ئاماژە بەمە بووی کە ئەو مەلەرزەی کە کەمێک لەمەوبەر لە بەرنمەکە ڕوویدا گوڕەکەی 4.8 پلە بوو بە پێوەری ڕێختەر وڵایەکەی 10 کیلۆمەتر بووە و سنتەرەکەی لە پارێزگای هەڵەبجە بووە شارەکانی کرماشان ئورمێ سنە هەڵەبجە سلەیمانی هەستیان پێکردو هیوادارین هەموو لایەکتان پارێزراو بن جارێکی دیکە هاوخەمی خۆمان ڕاگەێنین بۆ یادی کیمیابارانی هەڵەبجە هیوادارین ساڵێکە کە هاتینە پارێزگای هەڵەبجە زۆر ئاوەدانتر بێت و 19مین پارێزگای عێراق بێت ئەو کات بزانین نجایەنە پارێزگا و خزمەتێکی باش کرابێت لە هەموو ڕووەکانەوە ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش و سەلامەت بن خواتان لەگەڵ.